خدایا 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 ای نور جانی بهتا ای گنجی به حد و إلهي أي پناهی در سری شنگاری تاری مستمر گنهباری فقیری نخوشی درد داری بدان باهی آورینی عاشقانه بنالا شینو گیر یعنی شانه خۆشبێخشم یخوا بەخێر بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە تەوەری دوین بەرنامەکەماندا بابەتێکی تەوەریکی هونەریمان بۆ ئامادەکردوون بۆ ئاسوودەی دوورودەرونی هەموو لایەکمان ئینشاءالله کە لەگەڵیشیدا باز لەوە دەکەین کە هونەر چۆن بکەینە ڕێگایەک بۆ بەشێک لە خواپەرستی بۆ جۆشدان و خۆراکی ڕۆح و دڵ و دەروونمان هەڵبەت کۆمەڵێک تێکس هەن لەوانەیە بە ئاواز و بە شازە بخوێنێت کاریگەری زۆر زیاتر بێت لەسەر دڵ و دەروونبووی کە بە سادەیی بخوێنێت جایمە لەو تەورێماندا باز لەو دەکەین هەڵبەت لە نێو کوردستانیشدا بە هەر چوار پارچەکەوە هونەرمەندانێکی زۆر باشمە هەن لەو بوارەدا کار دەکەن لەو بواری سرودی ئاینیدا و خۆشبەختانە میوانی ئەم جارەمان لە ڕۆژەڵاتەوە تۆ کاک کاوە چەلەبی هونەرمەندی خۆ بەخێر بێ بەخێر بێ خواستەر زۆر سپاسیەوە دەکەن کە بانگێشتنی من و کرد دەست خۆشیتان لێ دەکەم ماندوو نەبن بەڵام تۆ میوانی هەموو جارێگەر ستۆدیۆی خۆتە و ماڵی خۆتە سپاس بەخێر بێ هەروایە هەمیشە بەمە حەزوێکە کوێیانە بەرنامەیەکێ تایبەت بە موسیقا لە و کاناڵە شاشە جوانە و زۆر خۆم گەیاندوتە هەستێکی خۆ بەخێر بێ زۆر زۆر پێ خۆشحاڵە خوا بەخێر بێت بەخێر بێ خۆ سەبارەت بەو بابەتی ئەمڕۆ هەڵمامژاردووە هونەر تێکستی ئەو بابەتانەیە و شاعی ئەو شعرانەی کە پێشکەش دەکرێت بە ئاواز و بە هونەرێکی زۆر سەلیقەیەکی جوانەوە بخوێنێت جیاوازی هەیە لەوەی کە بە سادەی تۆ بۆ ئێستا و شعرە کردە بە سرودێک جیاوازی هەیە لەوەی کە بە سادەی بخوێنێتەوە ئەرزکەمە خزمەتان هەرو جوورێکی زنابسەد ئاماژتان پێکرد تێکست زۆر تاسیری هەیە تێکستێ باسی سروش دەکات تێکستێ باسی خوداوەندی متعال و بەرحاڵ منازات و ئاین و ئاینەکانەکە ئێمە ئەو شێرەکە لەستا خێممان سکاڵایەکە پارانەوەیەکە لە لای خوددا کەسێک کە ئەهلی عرفان بێ کەسێک کە ئەهلی دین و ئیمان بێ دەزانێ ئەو موسیقی کە ئیزادەکە دەگەڵ موسیقایەکی دیکە جیاوازە لە شوێنێک تۆ موسیقایەک دەبەسی دەگەڵ ڕێزم بۆیان بۆ هەڵپەڕین شعرەکەی تایبەت بە خۆیەتی ئەمە کارمان بەو نییە بەڵام لە موسیقای عرفانیدا شعر تێکست قسەی ئەوڵەکە زۆر زۆریش کاریگەری هەیە ینی بۆی کە بیسەر بینەر ڕای چێشتی بۆ دین و ئیمان ئەم شێرەکە بە تێکسێکی جوان بێ و بەرحاڵ بە مێلۆدیک و ئاهەنگێکی باش بێ
بێشک تاسیری زۆرە ئەستێکمان بێ تاسیر نییە سەرەوە نیە کاکەوە ئێوە موسیقای سنەتیەوە جا قەت هەوڵتان ناوە بە ستایلێکی جیاواز تاقی بکەنەوەیان بە جۆرێکی تر ئاواز بشڕن یعنی هەستەکەم جۆرێک لە تایبەتمەندی خۆ دیاوە بەو شعرانێکی خوێنیتەوەیان بەو سرودانێکی ئەڵێیت موسیقا چەند نۆمان هەیە کلاسیک هەیە پۆپ هەیە سنەتی هەیە مەجلیسی هەیە ئەم موسیقایەکەم لە خزمەتتاندا ئەجزام کرد شێوەی سنەتی پێ دەڵێن واتە کلاسیک نییە شێویشی سنەتیە محلێ تۆ ئەگەر دەنەزەر بگری هەرو شێعرە بینی دە موسیقایەکی پاپدا بیڵێ بە سازی جاز وشتیوە ئەو تام و چێژەی نییە بەڵام ئەگەر ڕێی خۆی دیتەوە موسیقای سنەتی لە ئەوڵەوە ئەو کەسێک کە ئەوەی ساز کردو و مسلمان بوو ئاغای مشتاقی ئیسفاهانی کە دەگەڵ مامۆستایانی گەورە ڕوودەچینە کیسا باربۆت دەتوان بڵن 500 ساڵەوە پێش ئەوانە دینی ئیسلامیان قبول کردو زمانی عەبوو عەلی سینا هەتا ئەبوو ڕیحانی بیرونی ئەم سازە دەستانەیە تیبقی دەتوانم بڵێم سکاڵا و ئاینی و موسیقایەکی ئاینی ساز کراوە تۆ ناتوانیەوە بەکاربیێنی بۆ شایی ناتوانی بەڵام لە خانەقا زیکری پێ دەکەم بەوەی زۆر دیتاوە لە خانەقا هەتا لە خانەقای شانی نعمەتوڵڵا وەلی لە تاران مەرحوم محەممەد ڕزاڵەتی بۆی زیکر دەکات ئەم دەتوان وەلا لێرە نوعی موسیقا هەیە ئەگەر پێتان خۆش بەڵام ژبانی فارسیە هەر حاڵەتی زیکری هەیە لەسەر چاو پێشکەش تاین دەکەم دەمێن منزوری خۆم باشتر بە بیسەران و بینەرانتان بگەێنم وە دەستخۆتی خۆشتەوە جوانە کاک بچاوم دل می‌رود ز دستم صاحب دلان خدا را در را که راز پنهان خواهد شد آشکارا ای الله ای الله الله اومدم الا ای پیر فرزانه مکن ای بمز میخانه که من در ترک پیمان دلی پیمان شکن دارم سزد کس خاتم لالش سزد کس خاتم لالش زنم لاف سلیمانی چو اسم اعظمم باشد چو اسم اعظمم باشد چه باک از اهل من دارم دەستچاو خۆش بێ کاکاوە ئەم تێکستە باسی چیە کرد بۆی کە زیاتر ڕوونێکی تۆ ئەم شێرە شێری مامۆستای گەورە هەتا دەتوان بڵم مامۆستا گۆتەی ئەڵمانی شاعری گەورەی ئەڵمان شێرەکانی وەرجێڕاوەتەوە بە زبانی ئەڵمانی حافزی شیرازیە لە ئێران مامۆستا مەرحوم عەباس یاقیقی وەری ژێڕاوەتەوە بە کوردی دەڵێت دل میرەڤەد ز دەستم صاحب دلان خوددا را دڵ دەردەچێت لە دەستم ئەی ساحب دڵان من چ بکەم یعنی بە کوردیەکەی ئەوە دەبێت دەردا کە رازە پێنهان خواهد شد ئاشکارا دەردا ئەی هاوار چ بکەم ڕازی دڵم ئاشکرا دەبێت شێرێکی فەوقڵعادە گەورەیە دێشی دەڵە کەشتی شەکەستەگانیم ئەی بادی شۆرتە بەرخیز باشد کە باز بینیم دیدارە ئاشنارە دەڵێ ئێمە کەشتێک
ئیشارە دەکات بە نوح کەشتەکەمان شکاوە کەشتی ئێمە شکاوە ئەی با دەشتۆرتە بەرخیز ئەی ئەو باقەوێ هەستا بمان هێنەوە سەر ڕێ ئارامی کەەوە ئەو دەریایی باشەت کە باز و بینیم دیدارە شنارە تۆ کە ئێمە لەو تۆفان و باینە زادەی دیدار یار دەبینینەوە زۆر بەرزەم شێرە حافزی شیرازی حتا فاڵی پێدەگرنەوە ئاوە کتێبەکەی دەکەنەوە تەفاعلی پێ دەکەن فاڵ نازانێەوە بیستتانیان نا فاڵی حافزی شیرازی بەناوبانگە بەرحاڵ ئەوە نیسان هایەکی گەورە بن خوددا دەرەزاتیان ئالیکە شعرێکی با بڵێن شاعرێکی تایبەت هەیە کە هەمیشە حەز بکەی هەموو بەرهەمەکانی بڵیتەوەن ئەو تا حەزەکەی تۆزێک جۆرا و جۆری تیاابێ هەموو شعری عریفان بەسەر بکەیتەوە بەخوا بەعزە شعرێک هەیە مثلا لەبارەی هەر حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم درود و سڵاوی خودای لەسەر بێ ئەو سڵاوی خوددا لە دیداری محەممەد لە زۆربەی ئاینەکاندا هەتا لە مەولودی خۆشەویست لە جێژنی قوربان لە تەواوی جێژن و مناسبەتەکاندا دەکوترێ زۆرمان هەیە سڵاوی خوا لە دیداری محەممەد یا لە هەمووی مهمتر دەمێک ساقی دەمت بێنە دەخیلی چاوەکانە دەم ئەم شێرە شێری مامۆستا وفایە مامۆستا عەبدوڕەحیم سابڵاغی کە لە مابە لەدایک بۆ دەرەزاتی عەلیبی هەر لە ڕێی حەزیش وفاتی فەرموو ئەوانە هەموو دەکوترێن هەیە شێری زۆر تایبەتمان هەیە هیچێکی دیکە ئامادەیە بەڵا لە خزمەت ودام دەمێک ساقی دەمت بێنە دەخیلی چاوەکانت بێنە بەجامێک دەستی من بگرە آخ بەجامێک دەستی من بگرە فیدای پیری مغانت بێنە لدولا بس حيرانم بقوي جذبنا زانم نسر گردی سر و گردن نقربانی دهانت یا بران مست یا بران مست من مسی مخوض بادر یرسه نخوش و مستی دوچاری کاره حقم با دستا اگر بداره حقم با دستا اگر بداره حقم با دستا اگر بداره یا بران مستم یا بران مستم من مسیح مخمور بادی الست
ای فرشته ای آسمانی ای فرشته ای آسمانی توی بینم دای جان خمرمینی روزی دردم ماتمیم دای جان هیدت دای جان بی جمالت روزی رونم بی جمالت روزی رونم وک شوی یلداد صدای جان ای هتای آسمانی برزی جیم دای جان ای دت داد ای فرشته ای آسمانی توی بینم دای جان خمرمینی رویاشی درد و ماتمینم دای جان به جمالت روشی رونم و شبی یلدادشه ای هتایی آسمانی بریزی جیم دای جان ای هتایی آسمانی بریزی جیم دای جان زمدوری دایا دوری دور تو بولمدنا زمدوری دایا دوری دور تو بولمدنا مرهمی نوری جمالت بو برینم دای مرهمی نوری جمالت تو برینم دای جان ای فرشته ای آسمان توی اینم دای جان خمرمینی روزی درد و ماتمینم دای جان ای فرشته آسمانی توی اینم دای جان خمرمینی روزی درد و ماتمینم دای جان دەست و چاوە خۆش بێ خواست لە کات دایکت ماوە لە ژیاندا سپاس بۆ خوا سپای گەورەتەمەنی درێژکە ئینشاڵڵا بۆ باسێک لە تێکستی ئەو شارە بکەی شارێکی زۆر ئەو شێرە مامۆستا کەماڵ کارگەر بەڵێ دەگەڵ ڕێزم بۆی خەڵکی سەقزە مامۆستای زانستگایە زانکۆیە ئەوەی دا بە من ئەیمەش لە تاران زەبمان کردو بڵاو بۆتەوە بەڵێ ینی کارێکی زۆر جوان هاتە دەرێ بە موسیقایەکی نزیک 6-7 نەفەر موسیقایەکی سنەتی باشیان بۆ لەداوە من پێشکەشی دەکەم بە دایکم و هەروەها خێزانم کە لێرن و
و کچەکەشم کە جوونەوەی جوانی مان لێ هەیە بەرهاو خۆتەمە درێژم لێرە پێشکەشیان دەکەم بە ماڵە ئەو کاکفرادی خۆشەویستمان لێرە ئەوانە هەموو دایکن زەحمەت چێشن و تەواوی دایکانی زەحمەت چێشن سەر عەرز. کاکاوە بینی سەر بابەتەکەمان هونەر وێزگەیەک بۆ خواپەرستی ئەو ڕێگانە چین کە ئەکرێت هونەرمەند یاخود کەسێک هونەرمەندیش نەبێت هونەر بکاتە وێزگەیەک بۆ خۆی بۆی کە لە جانبی خواپەرستیەوە سێری بکات بۆ لە تەلەڤیزیۆنێکا سێری سرودێکە گوێ لە تێکست تێگەگرێ. ئەو کەسانەی ئەڵبەتە دوو ئەم پرسیاری جرابێت بە دوو جوور دەتوانم جواب بدەمەوە. ئەگە پێی خۆشە بێتە ئازف یعنی ساز بژەنێ ساز لێ بدات بەرهاڕێکەی جودا لە شوێنێک فێری موسیقا دەبێت بەڵام لەی مهمتر دەبێت لە دەرونی خۆیدا لەناو دەرونی خۆیدا هەوا و هەواسی نەفسانی لە بین بەرێ دە پێشدا ئەو کەسە پاک بێ تۆ کە پاک نەبی ناتوانێت و سازە بەدەست بگری تۆ کە هیچێک پاک نەبێ ناتوانێت شیعرە بڵێ پاس مهم ئەوەیە لە دەروندا خۆی خاوێن کاتەوە ئەمە زۆر جوان ئەگاتە دڵ و دەرونی و کەسەش زادێرەدا فارز دەڵە ئان چیز کە از دل برایەت بەردێن نشینە دڵەوە کە لە دڵ دەردێ لە دڵ دەنیشێ تۆ تاوڵۆیەک دەبینی سیر دەکەی زوو دەگوزەرێ بەڵام تاوڵۆیشی تر دەبینی سرنجڕا دەچێشە زەحمەتی بەچێشت زۆر جار ئەمە بۆ وتار و بۆ ئەنیێنێک مۆزوعی ئاینی ژەیە بۆ نەسێری کەسی قسە و بۆکە ناچێتە سەر دڵبەزانی کەسێ یەکسەر قسەکانی چێتە سەر دڵ بێشک ئەو شتێک کە تۆ چ ڕسم بێت چ نەقاشی بێ چ عکس بێت چ ڕسم بێت چ دەنگ بێت چ موسیقا بێ ئەگە سرنجی ڕاکێشای بزانەوە کەسە زەحمەتی بۆ چێشاوە بە دڵەوە دێڵەوە کارێ خالصە بە نەزەریمە کەسێک کە ڕێی موسیقی عێرفانی دەگێت دەبێت پێشدا پاک بێ لەگەڵ خوای خۆی تەس پێ حساب بکە ئەستا بێگومان وایە باشە لەو ئەزمونەی کە خۆتان لە بواری عێرفانە تا خوێندنەوە سەرسامی چ شتێکی عاریفان بووی سەرسامی چ شتێکی عاریفان بووی بەخوا من ئەوڵ لەوەڵەوە دەفێش کەش دێرە باسم کرد کۆڵانی مەجوورێک بوو خانەقای لێ بوو هەلەرێ ئەو خانەقاوە باوکم کە دەچوو باوکم نەماوە لەگەڵ مردووی بام کە ڕستی دەگەتم دەچوومەیە سەر پێک و سەرەتایی دەستپێکردنی موسیقامی لێ دەستی پێکرد دەمدی چەندە خالصانە مخلصانە لەو لای تەبڵ لێ دەدا لەو لای زکریان دەکرد لا ئیلاهە ئیلا الله بە یادی خودای نزیک دەبوونەوە هەر ئەوە نا لە شوێنی دیکە دەچی کە نوێژی جومعان مزگەوت ئیتاعات عیبادات ئەمانە هەموو باعث دەبن تۆ لە خوا نزیک بێەوە موسیقای عێرفانیش کەسێک کە زۆر ڕاکێشا دەنگی مامۆستا شەزەریان و سەیدە لەزغەر ئەمانە عارەفاتی گەورن سەیدە لەزغەر بۆ خۆی سانیش ئەگەر لە بنەچکێ بکۆڵە جوزی ناوادەگانی گەورە سەیدانی بەحاڵ مسلمان بۆ لەو مهمتر مامۆستا شەزەریان زۆری من ڕاکێشاوە بۆ موسیقای عێرفانی فارسی بۆ کوردیش مامۆستا سەیدە لەزغەر ڕاستە وی هەم لە ڕۆژەڵاتم لە باشووریان هەر پارچەکانی دیکە ئاواز خوێنێکی زۆر باشمان لە مەجاالەیە کار دەکەن و ئەو شعر و تێکستانی شاعیرانمان لە قەدیمیش نووسیویانە حتا و ئێستش ئەگە ئەنیشێ بە دڵ و دەروون باسی دڵ و دەروونمان کردیانی ئێستا ژەر کاریگەری خۆیانیان هەیە 100% تۆلان گۆرانیی شایی جۆ دەدەی مەقتەعە دوو کەڕەت بە سیدی یا بە کاسێت یا بە هەر میمۆرێک گوێ بدەی لێی تێر دەبی بەڵام تۆ قەت بۆ لە گۆرانیی مەقامیشی سەیدە لەزغەر تێربی یا ئەسڵ لێ وەڕزبی وەڕز نابی ڕاست نابێگومان وایە من یەکدانا مەقامێکی شەزەریانە بخوا شاهیدە بەڵام بە ئەندازەی تووشی سەری لە مناڵەوە تاالامەوتان سرم کەمە بە ئەندازەی هەزاران بار توکسەرم ژۆم داوەتی لێ تێر نەبوو ینی ئەژمار دەچێتە دەرە دەست نانا بێگومان زۆر ڕاستە وەستڵ دەکا بەخوا دەنجێکی عارفانە هیچ شتێکە نییە ئاوازێکی حەزە لێ بێ بۆمان بڵێ پێمان خۆش چوو پێ خۆشە دێڵم بە دڵی ئێوە چاوە خۆش بێ پێتان خۆشە کوردی بێ یا فارسی ناڵێمەوەی شەجریان کەوتە حەزم باشە بەچاو چاوە خۆش بێ
ئەوەی شەزیرە نەکاخین لەسەر چاو خۆش بە کاکا ئەو دەفتەرە لێون بێچێکەین پڕە لە شاری جوانە زۆرش زۆربەی لە بەرە بەڵام هەر لە بەردەم تا بێ جیاوازە لەبەر فێرستەکەی إلهي آتش عشقم مجازن شرق شوله شرق شوله برس خازن تیر غمت را دل شان شان جمیل تو مشغول جمیل تو مشغول تو گایه خدا هر جا که من صاحب کاشانه هر در که زنم صاحب خانه تویی هر کس به زبانی ذکر تو را گوید ای حبیبم بشنبه وصل جانا دیوانه شدم بشنبه روی جانا پروانه شدم جانا پروانه شدم به مهر تو من جانا حیران و ماتم ز غم عشق تو شد جانا صبر و ثباتم به حال من نگر دل بر زار و نزارم جانا زار و نزارم شیدای تو هم تاج سرم بنشین ببرم رسوای
روی تو چشم ترم بیا ببره عاشقم کردی جانا دلم را بردی به زلف سرکج دلبر گم شده دلم به ماه عارضت دلبر حل کن مشکلم جانا حل کن مشکلم چاو خۆش بێ ناوی شەوی وەصڵە ئەرز کەمە خزمەتان ئاهەنگەی دەرویش خانە 120 ساڵی قەدمەتەیە گۆرانیە ئاهەنگەش بە ئیسلاکەی دەرویشخانی بوو شەری مەلەکۆ شوعەرای بەهارە هەر ئی سەردەمی دەورانی قازارە پشت بە پشت هاتۆ زاما موسا شەزیرەن کەوەی دەڵێ باسی گەیشتن بە دڵدارە بەرحاڵ وەصلت دەکات بە دڵدار بە شێرەکەی زۆر جوانە بە شەی وەصلت گیانە ئەمن دیوانە بوو لەکەوە جەناب زیاتر کاتەکانت چۆنیە چۆن ڕێکێخی بۆ هەم ئیش و کار هەم وەڵام من هەم ئەمەش ئەم ئاواز و ئیدامەدان بەمە تا چەند تاسی هەیە لەسەر ئیش و کارە بە جۆش و خۆشتر ئیش و کارە بکەی ئەرز بە خزمەتم ئەمن هەر بە ئەوەیە کە دەرسی ئەندازیاریم خوێندەوە لیسانسی عمرانم هەیە بەڵام کارمەندی شارەوانیم لەو بەشەی کە کار دەکەم بەشی کۆگا بەشی پەروەندەی تەوەی ئەو ماڵانەی کە بەرحاڵ بینایان ساز کردو لە ناو شار شارسازی لە کار دەکەم من بەیانیەوە کە دەسمەوە ئیدارەی شتێک و پێم شار باوەڕ نەکەن بەیانی 6 کاڵسم سازەکەم حتممە لێ دەدەم 20 دقەش بێ 10 دقەش بێ ساز لێ دەدەم دوای دەسمەوە ئیدارە ئێنێرژیم دەداتێ تا سەعات 2 کە لە ئیدارە دەبم دێمەوە بەرحاڵ نێژ و تاعاتێکە دەکەین و دوایش بێ سازە من ناتوانم یا جۆ دەدەم بە موسیقایەکی ڕەسان یاکە بخۆم ئەوەتە پیانۆشم هەیە پیانۆش دەژەنم پیانۆش کار دەکەم سێ چوار دانە سێتارشم هەیە هەر دەفە دەگەڵان دادنیشم ڕاز و نیاز ئەمەیان تازێ زۆر پێ خۆشە بەڵەوە تازە بۆ تەرەفیقم ڕەفیقی تازەوە یخواتەوە درێژ بێخوا ئێمە بگەینە کۆتایە گەشتێکی دیکەت ما بێت باسی بکەیت و دواتر پێمان خۆش ئاوازێکی دیکەشمان بۆ بخوێن ئەرز بێ خزمەتت شتێکە من لە پێشدا زۆر مازەرەت دەخوازم لە بینەرانتان بەخوا بەیانان دەنگ باش نایە باشی زۆر ساردە ئەگە هەڵەیەک نوقسانێک دەدەنگم دابوو یا لە ئیزادا بە گەوری خۆیان بمان بەخشن خۆش بێ بەخوای کاروباری من لەو قەدەرەی پێشوشدا چەند کارم زەبت کردەوە بەڵام ئینشەڵڵا ئەگەر دەرفەتە بوو لە هەمووی کۆکەیتەوە دیکەدا پێشکەش تاین دەکەم کارەکان لەسەر فلاشن لەسەر هەموو زەبت شدەن و کارهایشی ئەرفانی جوان ئینشەڵڵا ئەوان شتان پێشکەش دەکەم بە وەختی خۆی چوو بەرحاڵ پێویستە چوو دێم لە خزمەتم خۆلەش ساابێ وڵا پێمان خۆشە شتێکی کوردی دیکەمان بۆ بخوێنیت و ناکەین دەست و چاو خۆش بێ عزیەتی کێشە ئەمڕۆ وەزیفەیە بەڵازان خۆشەویستانمان بەم بەرهەمەی مامۆستاکاوە دێنە کۆتایی بەرنامەکەمان هەتاوەکو بەرنامێکی دیکەی پیامی ڕۆژ بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ لو رجوا رويشت وتراد أخويا دخويا
demek safi demedim دخيلي شاوكان demek safi demedim دخيلي شاوكان ولا مسحيلا بقوة يجنن نسر قري نسر قري سري وقري نقرباني لبان نسر قري سري وقري نقرباني لبان دمك صافي دمك بينا دخيلي سوا كان لجولا مستحيلا بقوة جذب نازاني شوان وزنران شوان وزنران يكجر فجاري والله دريا كيتما يكجر فجاري جديدة دريا كيتما شوك تاريك ريش باريك هرباوني دي تشري جمالم هرباوني دي إلهي تشري جمالم هرباوني دي تشري جمالم تشري جمالم